ببورن بەڕێزان ببورن عزیزان و خۆشەویستانی من ببورن هەڵەیەک بوو بەداخەوەکە خەتای خۆم بوو ئێستا هەموو شتێ باشە هەمووتان بەخێر بن سەر چاو ببورن بەڕێزان دیارە هەڵەیەک لە بنە ڕوویە ئەوە ئاسایی وەریگرن و بە ئەمەش بەرم بۆ شوێنێکی تر ئێستای تر هەموو شتێک تەواو بێت و چنە ناو قسە باسەکان خۆشەویستانی من هەمووتان بەخێر بن عزیزان بەخێر بن سەر چاوەکانم ئەوە سین چەند دەقیقەیە تا هەموو بەڕێزان کۆ بنەوە اینجا چنە ناو قسە باسەکان با تۆزێکیش لەم شتە تەرتیباتە ئەوە قمێشی لێ بان بەڕێزانە بەخوا مهمە ئەمە خوا بخێر بن سەر چاو ئەرە بەخوا ئاوا باش هەموو شتێ تەواوە عزیزان خۆشەویستانی من بەخێر بێن سەر چاوان هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هەن ساخ و سەلامەت بن سەرەتا یەک دوو ڕۆژە لە ناو سۆشیال میدیایە زۆر باسی کەسێکن بە ناوی کازم فارۆق کە ئەمە ئەندام پەرلەمان بوو بەڵام لە دوای کۆمەڵێک فعالیت و هەسوڕان لە پەرلەمان و ئەوانە ئەڵێن تووشی نەخۆشی و بەداخەوە هیوادارم کە هەرچی زووە ساخ و سەلامەت بێ بەڵام من قسەم لەسەر ئەوەیە کە بە پێچەوانەی زۆر لە ئێوەمانانەوە خۆشەویستانی من تێناگەم ئەمانە ئەگەر بەڕاستی دەست و پێسپینین بۆچی ئەچن دوای شاسوار و ئەماناکەون شاسوارێکی دەستبڕ شاسوارێکی ساختەکار چۆن ئەبێ ئینسان هەستێ دوای بکەوێ وە بڕوا بێ بە ئەندام پەرلەمانی ئەمە بەڕاستی بۆ من جێگەی داخ ئەوە بۆ من جێگەی داخە کە کابرایەکی توجار جگە لەوەی کە تەنها تەلەڤیزیۆنێکی هەیە بە پارەی دزی و تاڵانی نەخاوەنی فکرە نەخاوەنی معریفەیە نەخاوەنی ئەخلاقی سیاسیە نەخاوەنی ئەخلاقی کۆمەڵایەتیە خاوەنی هیچ شتێک نییە چۆن ئەبێ خەڵکانێک دوای کۆن بچن ببن بە ئەندام پەرلەمان لە بەسەند دوای شاسوارکە من ئالەم یاری تێناگەم خۆشەویستانی بەڕاستی من لەم عەقڵێتە تێناکەم کێ زۆر خۆی بە ئازا ئەزانێ با لە تەلەڤیزیۆنەکەی شاسوارە لە ناو ئەم دەعبایی کە ناوینەوەی نوێیە تەنها بڵێ شاسوار پێداداناوە ئەگەر بە شەق دەری نەکرد شاسوار من ئارام مەحموودە ئەگەر ئازادی لە ناو بنەماڵی بازانیە لە ناو پارتیە لە ناو ئاوێکی تێدڕندەیە زۆرتر نەبوو لەوەی شاسوار من ئارام مەحموودە من خۆشەویستە با کێ پیاوە لە ناو ئەم نەوەی نوێژ تەلەڤیزیۆنە بەس بڵێ شاسوار تو ئەمەت هەڵەیە ڕخنەیەکی لێ بگرێت نووسینێک دژی بنووسێ بۆ ناو ڕخنەی لێ بگرێت بزان پیاو هەیە بزانام زەلامێ هەیە تاقیکەنەوە زەحمەت نەبێ ئەوەیە پاشان ئەم شاسوارە بازرگانێکی دەستبڕ جەردەیەکە بەڕاستینەوەی نوێش حیزب نییە لە سلێمانی بڕیادەر شاسوار و شۆخانی ژنیەتی لە بەغاش سروە و نزاری برایەتی سروەی خوشتی و نزار لەم بەدەن نییە هەش ئەندام پەرلەمانیشیان لە هەولێرا هەبووە ئێستا سێ کەسیان ماونێتەوە لە هەولێرا خۆشەویستان ئەویش دوو کەسیان کە ناویان کاوە سیپانە ژنەکانیان لە بەغا ئەندام پەرلەمانە کەسی سێمیشیان مژدەیە کە مێردەکەی لە بەغا ئەندام پەرلەمانە یعنی ئەم سیانە ماونێتەوە کە هەرسێکیان ژن و ژنەکان و مێردەکەی لە بەغا ئەندام پەرلەمان کەسی نەماوە ڕاستی و ئەو بەیاننامەیەشی کە ئەم وتەبێژە کۆی لەو نەزانەی شاسوار دەریکرد بەڕاستی شەرمەزای دژی ئەو کوڕە هەر چێ بێ لە ڕاستیە شەرمەزارانی لاقەتە بۆ هەیە ئەم نەوعە لە فاشیزمەی کە لە دەڤەری سلێمانیە ئەم شەو من باسی یەکەم هەم شاسوار ئەگرێتەوە و هەم کۆمەڵێ بازرگانی بێقیم ئەگرێتەوە کە تەنها پارەیان پێیە لەسەر دزین و عەرزە و تاڵانی ئەو میلەتێکە ناوی خەڵکی کوردستانە ئەوانیش ئەگرێتەوە بەڕاستی ئەوانیش هەمان ئەو چەپەڵانن ئەم دەوڵەمەنانە هەر یەکێکیان دانیشتون ئەگەر کامیان زۆر شەریف وێزەرفێکی ئاوا قۆڕی پێیە 25,000 تێکە یا 50,000 ئەو 50,000 بۆ تۆ وەکو سوال کرد بۆی بڵێن وەڵای پیاوی چاک ئێستا ئەخلاقەکان بووە بەمە زەرفێکی قۆڕ دانێن تۆزێ پارەی تێکەن ئەو پارەیە بۆ تۆ بە نمونە ئەو 50,000 یا 25,000 دینارە بۆی کە خەڵک بێ بە پیاویان و خەڵک دەمیدا بخاوە ڕاستی ئەم بۆخی کاسا دەکەن لەبەرەوە بەداخەوم کە ئەم برادەرێکی ئێستا لە نەخۆشەکە هیوادارم خوا شفای بات و ڕزگاری بێت و چاک بێتەوە بەداخەوم کە دوای ئەمان ناکەوێت بەڕاستی جێگەی داخە
شاسوار چی خەڵک بچێت دوای کەوێت و بڵێ ئەمە کابراایکی بازرگان بێفکر بێ معریفە بێ ڕەوشت هەموو شتێکی بەڕاستی خراپ. بەرحاڵ من لەسەر ئەم مۆزوع ناڕۆم هەر ئەو دوو کەلمەیە ویستم پێتان بڵێم کە تەنها ڕێی خۆم لە حەقیقەتە نە تشتێکی تر بەسەر ئەوە نییە. ئەچمە سەر دەڤەری سلێمانی بەتایبەتی ئێمە سەردەمانێ لە مێژووە باسی دەڤەری بارینان و هەولێرمان کردووە. ئەزانین لێ ئازادی چۆن نییە. هەمومان ئەزانین چۆن دەیان کەس خرانە ناو زیندانەوە لەسەر مەسەلەی ئیمۆجی سەر مەسەلەی نووسینەوەیان بابەتانە. بەڵام ئەم یەکێتیە کۆمەڵی ئیدعای گەورەی هەبوو. بەڵام ئێستا ئەتوانم بڵێم پارتی و بنەماڵی بازانی بەم هەموو خیانەتەوە بەم هەموو خراپەکاریەوە لەم تاقمە مناڵ و مەزنەی جەلالیەکان بەڕاستی هین بوون پاکتر باشتر بەڕاستی. باشە ئێستا ئەوەی کە ئەم تاقمە لە سێمانیا ئەیکا بەڕاستی نمونەی لە دنیا نییە نەک لە سێمانی لە هەولێرە. ئێستا بۆشتان باسەکەم وردە بزانە قسەکان دقیقە یان دقیق نییە. بۆیە ئەمە جۆرێکە لە فاشیزم لە دەڤەری سلێمانی و گەرمیان و ئەوانەیە کە کوڕەکانی جەلال تاڵەبانی و شاناس ئیشی لەسەرەکەن. ئەم فاشیزمە دژی ئازادیە، دژی مافی مرۆڤە، دژی ژنە، دژی مناڵە و لەسەر بناغەی ترس و تۆقاندن بنیاد نراوە هەر بەڕاستی خەریکە بێ بە کۆریاوە لە حەقیقەتا خۆشەویستە. هەرگوو کۆک و کۆریای لێت هێشتا ئەوانیش ئەیانێ قسە بکەن پێیان وابێ کە ئەم خەڵکە ناحەقە وە زوڵمیان لێکرێت. تۆ وەکو یەکێتیەکەی ئێسای دەباشان تۆ هەساویت مورادکانی کوردەیی تیرۆر کردووە و پارتیش مەلەفەکەی بۆ بردووی بۆ بادینان و پاڤڵ و قوبادی بان کردووە بۆ دادگا. بڕۆ بۆ دادگا بزانە تۆ بۆچی مورادکانی کوردەیی تیرۆر کرد کاکە دەڕانیە. کابرا لە بەشی سەربازیە بووە ئێوە لە ناو مەطعەمێکا چوون تیرۆرتان کردووە پاڤڵ و قوباد و شاناس و ئێستا دادگا جا ئەو دادگایە حەزەکات دادگای نازانم کێ بێ. مهمەوەیە ئێوە بکوژی مورادکانی کوردەین و دادگا ئەو دادگایە کە خۆتان بنیاتانەوە من دژی حکومەتەکەتانم دژی پارتیەکەتانم دژی یەکێتیەکەتانم دژی دادوەرەکانتانم دژی هەموو ئەمانە بەڕاستی. بەڵام ئەم دادگایە ئێوە لە هەولێرە خۆتان داناوە یەک دوو کەسی عزووی ئەم یەکێتی نیشیمانیەیە و بانکراون بڕۆنە ناو دادگاوە لەبەرەوەی کە ئێوە تیرۆری مورادکانی کوردەییتان کردووە. تیرۆرتان نەکردایە. یعنی بۆچی پێتان ناخۆشە کە وەختێ دادگا لە هەولێرە داواتانەکا کە ئێوە تیرۆرتان کردووە؟ تیرۆرەکەم مەکە ئەسڵەن شەرمەزاری ئەبوو بۆ دادگا ئەگەر ئێوە بانگ نەکا و لێتان نەپرسێتەوە کە بۆچی تیرۆرتان کردووە ئێوە. حقیقەتە ئەمە بەڕاستی جێگەی زۆر باشە بەڕاستی ئەگەر ئەم دادگای هەولێر ئەوە شەریف و پیاو بێ لەسەری بڕوە نەک بەیانی بیکا بە قوربانی قەید و بەندێکی سیاسی لە بینی خۆیانەوە هەموو مۆزوعەکان بفرۆشی. هاوکار لە ناو هەولێرە ئێوە تیرۆرتان کردووە ئەی هاوار عزووی خۆتانە ئیشی لەگەڵ خۆتانە کردووە ئێوە ڕۆیشتون لە ناو هەولێرە ڕەحمتان بەژن و مناڵەکەی نەکردووە چون تیرۆرتان کردووە. و تەواوی ئەو بەڵگانە لە ڤیدۆیەکە ئاسایشەکەی خۆتان کە خۆتان لەوێ عزوون لەم ئاسایشەی گشتی هەرێمی کوردستانە وەکو وتم کە من دژم ئێوە خۆتان ڕۆیشتون لەوێ ئەم کەسان تیرۆر کردووە ڕەحمتان بە مناڵەکەی بە ژنەکەی بە هیچ شتێکی نەکردووە. تەواوی بەڵگەنامەکان بڵاو کراوەتەوە کە ئێوە ڕۆیشتون تیرۆرتان کردووە. بەڕاستی ئەمە کارەساتە بەڕاستی. ئەمە هیچ گفتوگۆیەک هەڵ ناگرێ جەماعەتی پاڤڵ و قوباد و شاناز و ساختەچیەکانی دەوروبەری ئێوە تیرۆرتان کردووە. ئێوە لەگەڵ پارتیا شەریکە دزن لەم حکومەتەیە کە من لە ژیانما بە حکومەتم نەزانیوە بەڵام ئێوە شەریکن. ئێوە جێگری سەرۆکی هەرێمن جێگری مەسوول بازانین وەزیرتان هەیە گزیرتان هەیە فلانتان هەیە پارە وەرەگەن لەمە بودجەتان هەیە هەموو شتتان هەیە ئێوە لەم حکومەتە شەریکن. خۆ ئەمە بانێکە و دوو هەوا نییە لە حکومەتەکە شەریک بی وەزیری پێشمەرگە هەبێ وەزیری ڕۆشنبیریت هەبێ وەزیری ترتان هەبێ جێگری سەرۆکی جێگری مەسوول بازانی بی جێگری سەرۆکی هەرێم بی کەچی بیچیت لە ناو شاری هەولێرە هەوڵ بێ ئەژی ئەمین تیرۆرکەیت کاتێککە ئەوتان بۆ تیرۆر ناکرێ بڕۆی هاوکار جاف تیرۆرکەیت. ئەمە گەمژەیی و خەمساردیە بەڕاستی ئەمە خوێنخۆریە ئەمە بێڕەوشتیە بە درێژایی خەت
ناکرێتۆ حیزبێک بی تیرۆریزم تیرۆر لە ناو شارەکەی خۆتا بکەی چۆن شتی وایە بێ کاکە لەکوێی دنیا شتی وا هەیە چۆنە بێ چۆن من لەم بەڕەڵایەی ناوێکێتی تێناگەم لە حەقیقەتە چۆن شتی وا بێت ماڵتان ئاوا بێ ڕۆژانە تەلەفۆنم بۆیە ئەڵێن ئارام ئەحمە ئاگا لە خۆ بێ نەوەکو پاڤڵ و قوبال لە هەوڵەندای تیرۆری بکەن ئەی هاوار لەویش لێنش ئەبێ بترسی نەوە کات تیرۆریکەن ئەمانە تۆسێنی کە ئەم پاڤڵ و قوباتە چەندە خەتەرناکن ئێوە چۆنە بێ بیر لە کاری ئاوا بکەنەوە بۆیە ئێستا خەتەرەکە ئەم فاشزمە قێزەونە دژی ئازادی دژی هەر دەنگێکە کە بڵێن نا باشە هەرچەند لەوەش دڵنیا بن کە ئەم نەوعە لە فاشزمە سەرکوتکەرانەیە کە لە ڕژێمە هەرە فاشیەکانە وجودی هەبووە تەنها و تەنها خەڵکی کوردستان و خەڵکی ئەو دەڤەرە و ئەوواوە خەڵکی ئاسایی بە نیشانە نەگرتووە تەنها ئازادیەکانی سەر نەبڕیوە بە تەنها ترس و خۆفی نەخستۆتە دڵی خەڵکە ئاساییەکەوە لە دەڤەری سلێمانی و ئەو ناوچەیە کە هیچ کەسێ لەسەر و ماڵی خۆی بەڕاستی ئامن نییە بڕۆسەی دەڤەری سلێمانی بکەن ڕێک ئەڵەی خۆڵ و دۆی کراوە بەسەرا هیچی بەسەر هیچەوە نەماوە بەشە نارە چرکەی لێوە بێت عەزیزانی من خۆشەویستانی من لە دروستبوونی سلێمانیەوە خەڵکی ئەو شارە ئاوا زەلیل نەکراوە و ئاوا سەرکوت نەکراوە و ئاوا بێحورمەتی پێ نەکراوە و ئاوا بێڕێزی پێ نەکراوە بەڕاستی ئەوەی کە ئەم هەتیوانەی جەلال تاڵەبانی و شانازی ئەوان بەو شارەیان کردووە قەسەم بەخوا زەعیم سیدیق نەیکردووە لە مێژووی لە شەستەکانە کە بەناوبانگ زەعیم سیدیق باشە زەعیم سیدیق کاری وای نەکردووە بۆیە پاڤێڵ و قوباد و شاناز و چەک بەدەستە شەلاتیەکانیان تەنها ژیانی خەڵکیان بە بارمتە نەگرتووە بەڵکو ژیان و گیان و نانی سەرکردایەتی یەکێتی مەکتەب سیاسیەکانیان کادرەکانیان خی خودی یەکێتی بە بارمتە گیراوە ئەم قسانەی من هەموو یەکێتێکی بە شەرەف کە ئێستا سەری پێداخراوە ئەزانێ کە ئەم قسانەی من ڕاستە باشە ئەزانێ کە ڕاستە سەر بە هەموو سەرکردایەتی یەکێتی و بنکردایەتی و دار و بەردی ئەم حیزبە شۆڕ کراوە بەڕاستی تاک بە تاکی سەرکردایەتی یەکێتی مەکتەب سیاسیەکانیان کادرەکانیان هێزە ئەمنیەکانیان هیچ کەسێکیان نییە لە ئارامیە بتوانن بژین باشە دەترسن شەوێ پاڤێڵ مژێ لە تریاک و حەشیشەکەی بەسەریانە بیان ڕفێنێ بیان کوژێ یان بەیان نامێ دەرکات و بڵێ ئەوە فڵانە کەسم دەرکرد لە ڕیزەکان یەکێتیە بڕۆن ماڵەکە بڕۆ دەرەوە بڕۆ سیارەکە دابنێ ئەوە موچەکە بڕۆ خواحافیزی بێت باشە یا ئەبێ بەسەر شۆڕی دابنیشێ یا ئەبێ لە بیکە بەو دی دێگەڵایە بڕێ بڕۆ بۆ هەولێر و بۆ باجدان و بۆ ئەلەم بابەتانە تۆ مافونی لە سلێمانیا بژیت والله بەعس کاری وای نەکردووە عەزیزان و خۆشەویستانی من بۆیە ئێوە سەیری حتا من لێرەوە ڕووی دەم لە یەکێتیەکانە باشە ڕووی دەم لە یەکێتیەکانە عەزیزان ئەزانم دەنگم باشە ئەوانە قسەکەی منیان پێ ناخۆشە ئەو ماستا و چی و چۆرە و مۆرانە ئەنووسن دەنگنیە بە درۆ وازان ئارام مەحموود ژێر لە ئاگەر دنیانی و ئەنە من تووشی مەلەلکە من بۆ تووشەشتان دابم بەڕاستی ئێوە ببینن خۆشەویستان ئەو یەکێتی کە پڕ بوو لە جیاوازی ئەمە خەتی گشتیە ئەمە خەتی پانە ئەمە بزوتنەوەیە ئەمە کۆمەڵەیە ئەمە فڵانە ئەمە فڵانە ئێستا بڕۆن چی بەسەر هاتووە باشە سەر لە بەریان سەریان پێداخراوە بەڕاستی ئەژنۆیان پێشکێنراوە ئەوەیە کابرا ئەگەر باخێکی هەبێ یەک قسە بە پاڤێڵ بڵێ ئەڵێ ئەو باخەی یەکێتیە بڕۆ لێسەنم ئەو ماڵەی لێ بسەنەوە هین یەکێتیە ئەو موچەی ببڕن ئەمە هین یەکێتیە هێرۆ بەهین بە نەشەونخوونی پایە کردووە یا جەلال تاڵەبانی بە شەونخوونی پایە کردووە باشە ئەوەیە کاکە گیان خێرا خێرا من نازانم کاماڵێ بەڕاستی ئەگەر دوو درێژەکە بێت ئەوە نازانم چۆنە بێت دەی قساکەین بدوایی نازانم دەی قوربانت ساڵ زۆر باشە بەڵێ کاکە آخر من بە ئێوە ئەڵێم عەزیزان یەکێتی کە لە ساڵی ৯١ هاتە خوارەوە سەر حازری کامیان پارەیان پێبوو زەحمەت نەبێ جەلال تاڵەبانی پارەی پێبوو هێرۆ پارەی پێبوو کێ پارەی پێبوو لە جەماعەت و سەرانی یەکێتیە ها
نۆکان و ئیدارەی گشتی پارەیان لەکوێ بوو یەکێتی خۆی چییە تا پارەی هەبێ ها بابا پاڤێڵ و قوباد و شاناس ئێوە دەرپێکانیشتان پارەی خەڵکی کوردستانە یەکێتی پارەی نییە ئەوە ئێوەن کە سامانی ئەمێتان دزیوە بە ناوی یەکێتیەوە بروتانە بۆ خۆتان بیخۆن یەکێتی کێ تا پارەی هەبێ یەکێتی کێ تا ماڵی هەبێت و تا پارەی هەبێت و تا شوقی هەبێ ها کێ یەکێتی بەڕاستی ها کێ ئەگەر بیشوێن بە کۆمپانیایەکی سەخیفیش هێشتا کۆمپانیەکە لەمە شەریفانترە بەڕاستی شەریفانترە ئێوە چین تا بڵێن وەڵا کاکەم ئەمە پارە یەکێتیەوە ئەمە ماڵی یەکێتیەوە ئەمە هی یەکێتیکێتی کێ کاکە یعنی هەموو ئەمانە هینی پاڤڵ و قوباد و شانازە بۆ مەسەلەکە چییە بابا حەیە عەلە سەلا ئەم وەهابە ترۆریستە ئەوە هاب هەڵەبجێی کابرایەک بووە پۆلیسێک بۆ لەسەر سنوور تەنەکەی چڵکی پێوە بووە ماڵی لاهورم بە قورگت چوو هێنایی کردی ئابەمە ئێسا کابرایەکی ترۆریستە ئەیلەوە دەبێت ئەم کابرایە زیندانی بکرێ ئەبێت دادگایی بکرێ دەبێت موچەی دژە تیرۆر ببڕێ نابێ واژۆی وەها بخوا کە واژۆیش نازانێ ئەو لە هەولێرە تەقینەوەی کردووە ئەم بەشەرە کاکە ئەمە تیرۆری کردووە لە ناو جەرگەی هەولێرە پیاوی کوشتووە کاکە وەهاب کابرایەکی ترۆریستە ئەی هاوار هەر کەسێ دیفاع لە وەهاب کە بێشەرەفە بێقیمەتە ئابڕووی نییە کەرامەتی نییە چونکە وەهاب ترۆری کردووە لە ناو هەولێرە ئەی هاوار بە بەڵگەی قانونی و یاسایی ترۆری کردووە ئەم ئینسانە بۆ پاڤڵی کردووە ئەمانە مرادکانی کوردەیان ترۆر کردووە لە ناوڕانەیە کاکە ها لەگەڵ سێ گەنجی داما و مراد ترۆر کراوە لە ناوڕانیە بەدەستی پاڤڵ و قوباد و شاناس بەدەستی وەهاب چۆنە بێ وەهاب ئەوە بێ کاکە ئەسڵەن ئەو دادگایی کە لە هەولێرە کە نازانم دادوەرەکانی چێن ئەگەر زەڕەیە شەرەف و کەرامەتیان هەبێ نابێت لەم کەیسانە خۆش بن بەڕاستی نابێت لەم کەیسانە خۆش بن ئەم کەیسە کەیسی تیرۆرکردنە کەیسی تەسفیە بەڕاستی نابێ کاکە سبێنی ئێمە ترۆرەکەن ئەم ترۆرەکە ئەو تۆرەکە ناکرێت لە ڕاستیە کاکە بۆیە پاڤێڵ و قوباد و نازانم وەهاب و ئەمانە ئەبێ بشنە بەردەم دادگا بەڕاستی ئەگەر دادگا قیمەتی هەبێ ها ئەگەر مەسوول بازانی پیاو بێ و ڕاست کات چۆن شیوە بێ کاکە ئەسڵەن لێرەوە بە مەسوول بازانی ئەڵێم ئەگەر پێداگری نەکەی لەسەر پاڤڵ و قوباد لەسەر ترۆری هاوکارجاف لەسەر کانی کوردەیی لەسەر ئەمەی ئاکام وەکو سەرۆکی ئەو حکومەتەی کە من بڕوان پێی نییە ئەمەنە شەرەف نییە من لێرەوە بە مەسوول بازانی ئەڵێم ئەمەندە کەرامەتی نییە ئەمەندە پیاوەتیتیان نییە ئەگەر تا سەر لەگەڵ ئەم کەیسانانە ڕۆی و ئەگەر ئەمانە ڕانەکێشیتە پای دادگا بەڕاستی و ئەگەر دژە ترۆر لەبەر یەک هەڵ نەوشێنی ئەوەی یەکێتی ئەگەر وەهاب بانگ نەکەیتە بەردەم دادگا و ئەگەر باجی تاوانەکانی خۆی نەدا بەڕاستی ئەوە بێشەرەفیە بۆ پارتی بنەماڵی بازاری دادگاکەیان ئەگەر وەڵام بەمانە نەداتەوە لە حەقیقەتە ئەبێ مەسوول بازانی مادەم سەرۆکی ئەم حکومەتە مافیایی خۆتانە ئێوە ئەم ترۆرانتان کردو حتا ترۆری ئاکام باشە ئەبێ لەسەری پێداگری بکە ئەگەر نەیکا شەرمەزاریە بەڕاستی ئەگەر نەیکا شەرمەزاریە باشە تەواو نەکدا بنیشین بڵێ کاکەەوە پارتی و پارتی پاراسی و ترۆرتان کردووە کاکە تیرۆرتان کردووە ئێوە جەماعەتی پاڤڵ و قوباد ئێوە پیاوتان کوشتووە کاکە ئێوە ڕەحمتان بەژن و بناڵی حەوسەڵان نەکردووە لە هەولێرە هەوڵتانەوە ئەویش ترۆرکن بە سڵفەن مناڵەکان نەکوژاون سوتاون بریندار بوون بەڵام نەمردوون بەڵام باوکیتان کوشتووە ئیتر ئێمەمانان بە قسەی قۆڕی شەڕی پارتی و یەکێتی و ئەمە جەلالی و مەلایە ناخەڵەتین ئەو سەردەمە گوزەشت ئەو سەردەمە کۆتایی هات بەڕاستی کۆتایی هات ئەو سەردەمە باشە 32 ساڵە ئێوە سەلماندووتانە وەکو یەکێتی کە لە بنەماڵەی بارزانی لە خراپتر نەبن باشتر نین باشە سێری پاڤڵکە بێ کۆنگرە بێ هەڵبژاردن هەر بە گوندەی خۆی کردووە بە سەرۆکی یەکێتی لە مێژووی بنەماڵەی بازانیە شیوانە بۆ تاوەکو ئێستا بەڕێزان ئیلا بنەماڵەی بازانی هاتوون کۆنگرەیەکیان کردووە ئەگەر فشێش بێ ئەگەر قولابیش بێ لە کۆمەڵی خەڵکیان کۆگرتووە لە پیاوەکانی خۆیان وتیان دەنگ بن کاک مەسعود بۆ سەرۆکی پارتیەوە 49 ساڵە هەسەرۆکی پارتیە بەڵام ئەم هەر بە کەڵەگایی هەر بە گوندەی بەیانیە هەساوە پەلاماری چەکیەوە لە ئامۆزاکەی خۆی تۆ بڕۆ ئەولاوە من سەرۆکی یەکێتی تەواو بەبێ ئەوەی کە پیاو هەبێ نایەکێتیە دەنگی پێیا بێت هەر ئەوە
بەڵام ئەمێکێتیە ئەوەشی نەکردەوە بنەماڵی بازاری خۆشەویستە بەیانیەک هەساوە پەلاماری چەکیاوە ئەم هاوسەرۆکەیەکێتی کە لاوری شێخجەنگیە 900 ئەوە دەنگی هێناوە بە چەک سوێتی ئەو لاوە ئەو سەردەمانە بە فیتی پارتی و میتی تورکیا ئەڵێ خۆم سەرۆکم یەکێتیش قسە ناکە کەم بۆ خۆ شەرمەزاریە حتى عزيزان أمريكان وبريطانيا كان نابي عمل لم جروبا يكتي قبول كان براسي كاك أما كارسات عزيزاني من خوش ويساني من أجر مسؤول بازاني بهاتايا لسليماني تقينوي كدايا إيش من همار قسم أبو شون كاتب نمالي بازاني باراسن هاتن بو سليماني شندين شقويانا لدكتور غالب من شندين لايفم لسركت بنمالي بازاني ومسؤول باراسن من رسواكت أما يشهر بها مشكلة هیچ جیاوازیەکی نییە بەڕاستی ئەو کاتە پارتی ئەمەی کرد کە هەر ئەم پاڤڵ و قوبادە هەستان چەقۆکێشەکەیان دایەوە بە پارتی باشە ئێستا پاڤڵ و قوباد و وەهاب هەڵەبجەیی چوون تیرۆریان کردووە ئەمە قابلی قبول نییە بەڕاستی ئەمە خەتەرناکە هەتا ئەمریکیەکان ئەبێ فشاریان لێ بکرێ کە پێویستە دژە تیرۆر هەڵوەشێتەوە تەواو نابي أما بميرش أما باندا أما تشاتي أما مافيايا أم باندي ناوي دجاتيرورا تنها النوكري أم بافلا شلاتين بو تعداكدن لأبرو لكلامتي خلق باشا ستيبو إبراهيم دو روجنامة نوسم كمن دجيش يانمو أوانش دجي من اللبري الرامان جاوازا أشن بفيل إيهن بو سليمانين حفتي سجن يكن إيهانيان بيكن سوكاتيان بيكن لدوائية بريانيان بو يبشنو بو هولير باشا أما كيكا قبال طلباني إيكا براستي كتشي لمناو هاتون بافلو قبال شاناس ولا بارتي في شاركة لسا سليماني بابا سيدو صالة جلالية كان لمنطقة سليماني دقلب بملاو هموش يكن دادور خوتن دادقا خوتن بوليس خوتن آسايش خوتن هموش خوتن بنماري بازاني بارتي سانتي متريق لو دفري لدقلب بملاو برو سليماني دا صلاتي نية باشا خلق ناري نبي آوي نبي كهربائي نبي هشكي نبي ايوه مسؤول ايوه وكو يكتي مسؤول براسي طب شكا بارتي هيج نية بارتي لو دفرا هيج نية تو واقعي بين كاكش براسي اوه بارتي يقدانا نيو ساعات لسيدو صالي الرابردوا لدفري سيبان دصلاتي نبو كاتو تو شلون لي بارتي في شاركاتو شيء تو تشي لنا دفرا زحمه نبي تو چیت پاشان دوێنێ هاتۆ قوبا تاڵەبانی وەڵا ئێمە بەشداری لە ئەنجومەنی وەزارەت ناکەین تۆ بابەتۆ لەبەر پارەکەتە بە قوربانە بم لەبەرەوەی دژە ترۆر پارەیەکی زۆر و چەکوچ بەخانەیە ئەی بڕن بۆیە ئەوە ناکەین هەموو شیوەنەکەتەوە بۆ پارەیە کاکە پارتی کاتێ داوای تیرۆریستەکانەکە دەستی خۆش بێت من پشتیوانی لێکم بەڕاستی پشتیوانی لێکم ئەگەر لە سەردەمی خۆشە دادگاکەی سلێمانی چەقۆکێشەکەی سەر غالیبی بگتە بێ بە دادگا من پشتیوانی دادگای سلێمانیژە کرد جایەکێتی بێ کەسێ بە پشتیوانی لێ کرد ئەمەی ئێسێژ لە هەولێر کە داوای پاڤڵ و قوباد و وەهابەکە لەبەرەوەی ترۆریستن لەسەر کەیسی موراد و لەسەر کەیسی هەتا کەیسی ئاکام عومەر ئاکام عومەریش پاڤڵ ئەوان ترۆریان کردو بۆ تای بۆش شازایتەن ئەوەی بڵێ وانییە ئەوە شێتە ئەوە گەمژەیە بەڕاستی ئەوە خۆفرۆشە باش بیزان هەم مورادکانی کوردەی و هەم ئاکام عومەر و هەم هاوکار جاف لە هەولێر هەمووی ئیشی پاڤڵ و قوباد و شاناز و وەهابە هەمووی ئەمان تەسفیان کردو بەڕاستی ئەمانە کاکە کۆمەڵی مناڵی تازە پیاکەوتون هی بەر سینەماکان بەڕاستی هی بەردەم باڕەکان ئەمانە کاکە ئەمانە بەس پیاوە کوژن ئەمانە خۆ هیچ شتێک نازان هیچ شتێک نافەمن بەڕاستی عەزیزانی من هیچ نافەمن ئەمانە تەواو بۆیە قوباد لەبەر نیگەرانە هەموو کۆنسۆڵخانەکان تێگەیشتون کە ئەمە کاری قوباد و پاڤڵە و ئەمە پاکتاوە و ئەمە ترۆریستیە کارەکە کە کردویانە لە هەولێرە کاکەژیان تەواو ئەمە ئەمیشەکان بۆیان قوود ناچێ چونکە ئەم هەنگاوە کارەساتە بەڕاستی ناکێ تۆ خۆ دابنیشی لە حکوومەتێکا بەشدار بیت و بچی ترۆرکەی لە پایتەختەکەیە شتیوە چۆنە بێ کاک شتیوە چۆنە بێ وەڵا داعشتیوە ناکە داعشتیوە ناکە کاک داعش ئەگەر لەگەڵ حیزبێکی وەکو خۆیە بە نمونە نزیشی خۆی بڕوا حکوومەتیکە ناچێت ناو شارەکەی تەقینەوە کا ترۆرکە بەڕاستی کە پاڤڵ و قوباد کردویانە باشە هیچ گروپێک ئەوەندە ئەحمەق نییە باشە خۆی لە حکوومەتەکە بێ شەریکە دەست بێ بڕوا لە ناو پایتەختەکەی خۆیە لە ناو حکوومەتەکەی خۆیە تەقینەوەکە پیاو کوژێت کێش کوژێ کادری خۆی باشە ئەندامی خۆی کارەساتە بەڕاستی کارەساتە وە ئێوە بۆتان نییە بە ناوی سلێمانیەوە قسە بکەن
چونکە بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی برای مەحمەد کوتاندن و سلێمانیان خواردووە گەرمیانیان خواردووە بەڕاستی ئێوە بۆتان نییە باسی سلێمانیکردن سلێمانی ئێوەتان لێکردووە ڕاستی باشە قەسەم بەخوا حیزبی بەعس ملازم عەلی ملازم عەلا ئەوانەی کە لە ناو سلێمانیا بوون لە پاڤڵ و قوباد و لەمانە شەریفترن خۆشەویستانی بەڕاستی شەریفترن بەبێ ئەم لاوەلا بۆیە وەها پەڵەجێ بێ فت بێت ئەبێ دادگایی کردێ لەژە تیرۆر ئەبێ هەڵ بۆشێ لە بەریەک بەڕاستی چونکە ئەو وەکو وتم مرادکانی کودەی هاوکار و ئاکانی کوشتووە تۆ ئەمە ڕاستیەکەیەتی هەمووشی خلە خەتەرەوە بەڕاستی ئەم جەماعەتە هێرش بۆ سەر خەڵک قاچاقچێتی دزینی سامانی گشتی لە دەڤەری سلێمانیە داگیرکردنی ماڵ و ژیان و زەوی خەڵک باشە فراندن زیندانیکردن ئەشکەنجە و ئازار بە تەلەفۆن هەڵەشە نووسەرەکە پاڤڵ ئێستا ئەو نووسینەوە لە نەکەی دیەمەوە لێک پۆسەڵەکان مەخەوە دەمتەوە ئەمە پاڤڵ تەلەفۆنەکە بۆ فڵانە ڕۆژنامە نووس هەر ئێستا بێ بۆ ئێرە ئەگەر بڵێ ئەگەر نەی ئێستا جتۆ ئەنێرم بە شەق بووی هێنەڕێ ئەمە ئیشی پاڤڵە کاکە ئێمە شەلاتی بازاڕێ کاکە گیان چۆن سیاسەت واکرێ چۆن حیزبایەتی واکرێ کاکە هەر ئەمیشێتی نیشتیمانی کوسەرەکو وەکو پێشتر باسم کرد کاکە سەردەمانێک تەنانەت ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی دا ئەنیشتن جیجە لە تەڵەبانی قسەیان نەکرد کاکە باشە ئەتا ئەمانە پەڕۆیەکیان لە باوکیاندانە دەڕیوە کە خۆشەویستانی من ئەم کوڕە ئەنجلە تەڵەبانی کاکە ها چۆشی وابێ ئەمانە کەس ناناسن دوو ماڵە شەید ناناسن پاڤڵ و قوباد کاکە دوو سەرۆک عەشێر ناناسن هەر نازانن ژیانی کوردەواری چۆن چۆنێ ئەمانە لە بەریتانیا گەورە بوون لە بەردەم بار و دیسکۆیە هەتا ناتوانن مەکتەبیش تەواو کردن مەکتەبیشیان بۆ تەواو نەکراوە کاکە کوردی نازانن هیچ شتێک نازانن بەڕاستی هاتون سەر حازری و تەواو هیچ شتێک نازانن کاکە ئەمانە ڕەبتیان بە خەڵکی کوردستانەوە نییە ئەم پاڤڵ و قوبادە بەڕاستی یەک دانەیەکێتی نایە لە چرکە بکە نە سەرکردایەتی ماوە نە مەکتەبی سیاسی ماوە هیچ شتێک نەماوە لە ناوم حیزبەیە پاڤڵ بە کەڵەگایی هاتووە سوانی ئەم حیزبە بووە بە ئارزوی خۆی چی بێ ئەیکا ئێشتا ئەیشێ خەڵک قسە نەکات ئەیشێ خەڵک بێدەنکە ئەوێ بڕوا ترۆرکە بەڵام خەڵک قسە نەکات ناکرێت کاکە ئەمە ناکرێت یعنی ئەم یەکێتیە پیاوێکی تیا نییە بەڵێ پاڤڵ ئاوا سیاسەت ناکرێت کاکە ئاوا ناکرێت بەڕاستی تۆ بابە پاڤڵ و قوباد نەک بۆ سەر خەڵکی کوردستان کاکە تۆ بۆ سەر ئەندام و کادرانی حیزبەکەی خۆت خەتەری دروست کردووە تۆ بۆ سەر مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆت خەتەری دروست کردووە کاکە یەک لە سەرکردە کۆنەکان یەک چرکەی لێوە نایە لەبەرەوەی نایە بێحورمەت بێ بەڕ ئەزانێ ئێوە بێحورمەتن باشە ئەزانێ کە ئێوە بێحورمەتیان پێکەن کاکە معقولە سەرۆک عەشێر ئەچێ بۆ لای پاڤڵ کەچی پاڤڵ سەر مەقولاتیان لە بەردەمیە کاکە چۆن سەرۆک عەشێرێکە هاتووە بۆ لای تۆ بۆ دەباشان ئەچێ سەر مەقولاتەیە ئەچێ شناوەکە لە بەردەمی کابرا سەرۆک عەشێرەکە کاکە ئەمە مەچ عەقڵێکە کاکەجی لەکوێی دنیاشتی وایە کاکە ئینسانی شەلاتی ناکرێت بۆ سەرۆکی حیزب ئەی هاوار وەڵڵا ئەمە بۆ یەکێتی عەیبە کاکە نەک بۆ خۆ من دوورم لە کوردستان قەتیش نایەمەوە ئیشم نییە بەڕاستی بۆ بەڵام بەڕاستی عەیبە کاتی خۆی جەلال تاڵەبانی کە سەدان ڕەخنەمان لێگرتووە سکرتێری ئەم یەکێتی نیشتیمانیە بۆ کاکە ئەم یەکێتیە پڕ بۆ لە ڕێی جیاواز لە بۆجوونی جیاواز لە فکری جیاواز باشە ئەندام سەرکردایەتیە قسەی هەبوو بێ ڕەخنەی هەبوو بێ بە ئازادی قسەکانی خۆی کردووە زۆر جار دژیاری جەلال تاڵەبانی کردویانە کاکە چەندی جان جەلال تاڵەبانی لە داخلی مەکتەبی سیاسی هەستاوە تۆراوە ڕۆیشتواتەوە بۆ ئەوروپا کاکە چۆن بەریتانیا هەر جەلال تاڵەبانی خۆی دە ئێستا لە ناوێکێتیە پیاو نییە بڵێ پاڤڵ کەرێ بەچەنە بۆ پاڤڵ تۆ چیت کاکە تۆ چیت ئاخە تۆ چیت کاکی من یان داگیرکردنی ماڵ و ژیانی خەڵک بە ناوی ئەوەی کە ئەمە مڵکی یەکێتیە واتە مڵکی پاڤڵ و قوباد و شانازە مڵکی یەکێتی کاکێکی کوا مڵکیە براک ها یەکێتی زیاتر لە 22,000 ئینسانی نەکبەت و قوربەسە لە ناو ڕیزی ئەم حیزبا خۆیەوە بە خۆشەویستانی بن باشە ئێستا ئەوەی ڕەخنە پاڤڵ بکرێ هەزە شقی تێڵێ دەستێک لێ بەسەر ماڵەکەیە ئەڵێ ماڵی منە ڕەخنە پاڤڵەگری ئەم ماڵی یەکێتیە یعنی ماڵی پاڤڵ و قوبادە ئەم باخە یەکێتیە یعنی ئەوەیە بڕ شابەدەر یەکەن دەبێت سلێمانی بەجێ بڵێ عزیزان خۆشەویستانی ئالە محمەد لە سلێمانیە لە دەفەری سلێمانیە ئێستا ئەتوانی تۆ ئیطلاعاتی ئێران بیت ئەتوانی میت بیت ئەتوانی ترۆریست بیت ئەتوانی داعش بیت ئەتوانی کورە شوزانم کۆنە بەعسی بی ئەتوانی بڵێ بەشی سەدام حوسێن و خۆزگەم بە سەدام حوسێن ئەتوانی وا بڵێ بەڵام ناتوانی بڵێ لاهور پیاوی چاکە باشە ناتوانی بڵێ ئەژی ئەمین پیاوی چاکە یەکسەر پەلاماتێن و ئەو پێچنەوە تۆ چۆن ئەڵێ لاهور پیاوی چاکە چۆن ئەڵێ ئەژی ئەمین پیاوی چاکە يعني ناتواني باش أما قدخيل راستيا باش أما قدخيل كراوة لدفر السليمانية
لەم ڕۆژانە برادێکی پێمان نەویژە لە فیلەندا کۆنەیەکێتی هەیە با بڵێ پێشبەکی کۆنە خۆی نووسیبی ئەڵێ ڕسمێکی خۆم و ئەو لاهورم داناوە زوو گرتومانە بەیەکەوە کەشی ئەو برادری یەکێتی تەلەفۆنی بۆ کردوم بە قوربانی بم ئەو ڕسمەدا بە بنتان لەگەڵام ئەوەی لەگەڵ لاهورایە تۆ سێری ئەو ئەقڵەکە کاکە یعنی تۆ کاتری یەکێتی بیت نەوێری ڕسمی خۆت و لاهور دابنی لەبەر پاڤڵ و قوباد و شاناس ئێوە کوێی ئازادیە کاکە کوێی ئازادیە ئەکرێت تۆ لاهوری پێ خراپ بێ کاکە ئەکرێت تۆ ئەژیت پێ خراپ بێ ئەکرێت تۆ ئارام محمد پێ خراپ بێ بەڵام کەسێکی تر ئارام محمد خۆش بەڕسمی لەگەڵ ئاگرێ تۆ چۆن ئەچی دژایەتی ئەمەشەکی کاکە ئەمە کوێی ئازادیە ها پێرەشەو شوێتە سەر دایکی ئەژی ئەمین خۆشەویستان لە سلێمانی ژنێکی بەتەمەن قڕ بەسەر باش ئەم ژنە چوزانێ سیاسەت چییە چوزانە یەکێتی چییە و پارتی چییە و دەستگای زانیاری چییە و ئەژی ئەمین چییەکە و چی ناکا کوڕەکەی و تو ئەشی سەر ژنێکی ئاوایی یعنی چی ئەمە کەی ئەخلاقە جەماعەتی پافڵ بابە تۆ شەرەفتان هەبێ شەرەف کەنیتانە بەڕاست تۆزی ئابڕووتان هەبێ کەنیتانە کاکە ژنێکی قڕ بەسەری داما و تەمەنێکی زۆری هەیە لە سەماین دانیشتووە چوزانە سیاسەت چییە چوزانێ کوڕەکەی چاکە یا خراپە چوزانێ کوڕەکەی چیەکات تۆ ئێوە بە ئەژی ئەمین ناوێرن بۆچی سنیەخە بە پیرێژنێکی قڕ بەسەری بەدبەختەگەن لەناو سلێمانیە وڵات تۆ بشی بۆ دێگەڵە لەبەرەوەی تۆ دایکی ئەژی ئەمینیت باشە ئەم ماڵانەی کە هەیە و ئەم ژنانە و ئەم باخ و ماخانە ماڵەکانیان قەسمە ئەبێ ئەمانە هەمووی داگیریەکەن بۆ خۆمان شتی وایە کاک چۆن شتی وایە بێ کاک من تێناگەم بەڕاست کەی بەعەس شتی وایە کرد خۆشەویستانی من کەی بەعەس شتی وایە کرد کاک بە هەزاران خەڵک بوو پێشمەرگە بوو ماڵی هەبوو شتێ بوو بەڵام بەعەس داگیری ناکرد ئەو پڕی حیزی خستە سەر داگیری ناکرد ئەگەر پێشمەرگەکەیش باوکو دایکی بە نمونە زۆر پیر و ئەوە بوونایە نەئەش و دابنیشە بڵێ پەلی بگرێ لە سەمای بیکا بڵێ بڕە بۆ هەر لە دابنیشە شو شتی وایە بێ کاکیشین یعنی ژنێک لەبەرەوەی تۆ دژی ئەژی ئەمینی لەبەرەوەی ئەژی ئەمین دژی تۆیە تۆ چۆن هەڵ ئەسی یەی ئەم ژنە داماوە پەلی ئەشیدە سەر ماڵەکەی ئەی ترسێنی ئەڵەی تۆ ئەبێ لەم شارە بڕۆی ئەی هاوار ئەخ کاکە سلێمانی خۆمەڵکی برای مەحموود نییە کاکە خۆمەڵکی جەلال تاڵەبانی نییە کاکە گیان خۆمەڵکی ئەم دوهەتی جەلال تاڵەبانی نییە کاکە گیان تۆ قشتێ بەسەر ئەم ژنەوە کاکە ئاکە چییە بۆ ئاگاداریتان بۆی تێبگەن ئەگەر ئەژی ئەمینیش بڕۆشتایە دایکی بۆ نمونە هێرۆ یا شاناس پیرێک بوو پیرێژنێک بوونایە بە تەمەن ڕێزم بۆی هەیە لە ناو هەولێرا بووایە ئەژی ئەمین بڕۆشتایە بیوتە ئەبێت تۆ بڕۆی لەبەرەوەی دایکی پاڤڵ یا دایکی قوبادی من هەمان هەڵوێستم ئەبوو بۆ ئاگاداریتان هەمان هەڵوێستم ئەبوو ئەو کاتە دژی ئەژی ئەمینە بووم ئەموو تۆ بۆت نییە بە پیرێژنێکی بە تەمەنی قڕ بەسەر لەبەرەوەی کە دایکی پاڤڵ قوبادە تۆ بڵێ ئەبێ بڕۆی بۆ بچیتە ئەو دوو دێگەڵەوە نابێت لە هەولێرا بژیت ئینسانی بە شەرەف کاری ئاوا ناکات بەڕاستی خۆشەویستانی من ئینسانی بە حورمەت کاری ئاوا ناکات کاتی خۆی کە وەختێک زۆر زوو با بڵێن لاهوری شێرجەنگی لە بەغا کەلاوەیەکی کۆن هەبووە هێنی حکومی با بڵێن کە ئەوەی کتێ سەر مەسەلەی سەرۆئین سەر و کۆمار و ئالەم بابەتانایە وێرانەیەک بووە لاهوری شێرجەنگی هەساوە ئەمەی نۆژەن کردێتەوە بۆ میوانداریشت کە چوە بۆ بەغا و خەڵک بینە ئالەم بابەتانە لەم ڕۆژانە پاڤڵ هەساوە چووە ئەم خانووی هەدیە کردووە بە قەیس خزر عەلی باشە يعني ئەو خانووی کە لاهوری شێرجەنگی ئەم کەلاوەیە کە لاهور تازەی کردوێتەوە کاچێ بۆ بەغا بۆ میوانداری ئەوانە کە لە کودەتاکەشەوە نەچووە بۆ نمونە بچێتە ئەو ماڵە بەڵام پاڤڵ هەساوە ئەم ماڵیشی داگیر کردووە یەتی بە هەدیە بە قەیس خزر عەلی ئەمەیە بێشەرەفی بەڕاستی ئەمە ئەو پاڤڵەیە کە لاهور ئەو ئامۆزامە و ئێمە خوێنمانێکیەکە و ئێمە ئەوە بووین و ئەنم قسە قۆڕ و قسە پوچانێکە کە ئەیان کرد لە کاتی خۆیان ئەم پاڤڵەیە بەڕاستی ئێسا ئەم قەیسە بەنوێنەرایەتی یەکێتی گفتوگۆ لەگەڵ پارتیاکە ئاخر یەکێتی خۆی پیاویتیانەمەوە بەڕاستی چووە ئەم خانووی لاهوری شێرجەنگی هەدیە کردووە بە قەیس خزر عەلی بۆ ئەوەی نوێنەری یەکێتی بێ بچێ لەگەڵ پارتیا قسە بکات و ئەلەم بابەتانە ئەمەیە کوڕەکەی جەلال تاڵەبانی خۆشەویستانی من ئەمەیە ئەخلاقی پاڤڵ و قوباد و ئەلەم بابەتانە دێ ئینسان چۆن ئەتوانێت متمانە بەمانە بکات خۆشەویستانی من دێ چۆن تۆ ئەتوانی متمانە بەمانە بکەیت ئەوە بڵێن من بەیانی قوباد یا پاڤڵ یەتە هۆڵەندا یەتە ئەڵمانیا من ئەبێ دانیشتێکی سیاسی لەگەڵاکەم یا خۆی داوا ئەکا من چۆن بچم لەگەڵ دابنیشم زەحمان نەبێ چۆن متمانەی پێ بکەم بەڕاستی ئەمان دایکی خۆیان ئەفرۆشن کاکە ژنی خۆیان ئەفرۆشن مناڵی خۆیان ئەفرۆشن کاکەژیان تۆ چۆن بڕوا بەم زۆڵانەکەی کاکە تۆ چۆن بڕوا بەم زۆڵ و بەم بێژیاناکەی کاکەژیان
بۆیە عزیزان خۆشەویستانی من ئەمانە سنووری هەرچی بێشەرفی هەیە بەزاندویانە بەڕازیم پاڤڵۆ قوبادە کاکە ژیان بابا وەکو 100 جار ئێڵێم و ئێڵێمەوە ئێوە ڕۆیشتون لە هەولێرە هاوکاتان تیرۆر کردووە هاوکات جاف ڕەحمتان بە ژنە و مناڵەکانشی نەکردووە باشە ئەزیزان خۆشەویستانی من لە مێژووی یەکێتیە هیچ کاتێک یەکێتی ئاوا ڕسوا نەبووە و هیچ کاتێک ئاوا بەڕاستی تڕۆ نەبووە باشە ئەمە چیەکە دەپە ئەوە تا کوڕەکەی شۆکەی حاجی بشێستەوە ڕێکردە بۆ هەولێر لەبەری دەیگرن چکە سێ ڕۆژە 15-20 کەسیان گرتووە ناو دەستگای زانیاری دژێتورەرە ئەڵێن ئەمانە هەمویان لەگەڵ ئەژی ئەمینە چیە کاک ئەمە حیزبە بەڕاستی ساڵانێکە هەوڵیان داوە ئاکام عومەر لە هیندور بخەنەوە لە شێخ جعفەر بەڵام ئاکام هەر لەگە شێخ جعفەرا بووە هەوڵیان دا تەسفیکەن تەواو بۆی ئەو دیار بخەنە شوێنەکەی کە من لە پێشتر باسم کرد دووبارەی ناکەمەوە ڕاستی لەبەرەوە ئاکامیش بە بیرکردنەوەی من کە دقیقە ئەویش ترۆر کراوە بەڕاستی ئەوەی کە پاڤڵ قوبادێکە هەمووی ترۆرە بەڕاستی عەزیزان مافیاکانی جیهان یاسایەشیان هەیە کە ئەڵێن ئەم تەلەفۆنە چییە کاکە ژیان بە قوربان بە ساقا بە قوربانی و مەعیدەیە بم چییە قڵتە جاڕێەوەش تێکم بڵێ بەر نەبوون ئێستا و دوانە هەر هەڵێن بەر نەبوون و دوو کەسە تێگەشتم دەست خۆش تێگەشتم باشە بە ساقم باشە بە قوربان باشە گیان سەر جا عەزیزان بچمە سەر قسەکانی خۆمان ببورن بەرەزاو تەلەفۆنی زەرور بووم لە ماوەی ئەم سێ ڕۆژە 18 نەفەر گیراوە لە زابط و لە ملازم و لە فڵان و فیساری دژێتەوە دەستگای زانیاری بەدەستی یەکێتی 18 کەس گیراوە خۆشەویستە دوو برای ئەم حاکم والیە ئەوەی کێسە لە هەولێرە لای ئەژی ئەمینە دوو برای ئێستا لە زیندانە هەساون ئەمڕۆی یادوێنە چون بۆ لای ئەم دوو برایی ئەم حاکم والیە چیان پێوتووە وتوانە بێتەوە تەلەفۆنکەی بۆ براکەت و بۆ ئەژی ئەمین و ئەوانە کە بڵێ وەهاب لەو مۆزوعانی و وەهاب عیلاقی بەگرتنی ئێمەوە نییە و ئەنەم بابەتانە باشە یعنی تۆ لە ژێر ئەشکەنجە و ئازارە لە ژێر هەڕەشەیە تۆ بچی ئەم دوو برایە ئەم حاکم والیە کە ئێستا لە هەولێرە لەگەڵ ئەژی ئەمینایە بچی لە ناو زیندانەکانی خۆتا بڵێ ئەبێت و تەلەفۆنکەی بڵێ وەهاب ئاگەری نییە بڵێ ئاگای لێ کاک وەهابیان تۆ ترۆریستیت خۆ ئەیزانم وەهابیش پاڤڵ پێی کردووە قوبات پێی کردووە وەڵڵی عەزیزان وەهاب ناتوانێت بڕوان لە هەولێرە هاوکار بکوژێ ناتوانێت بڕوان نازانم برادکاری کوردی و ئاکام و ئەوانە ئاوا لێ بکە ئەگەر پاڤڵ و قوبات پێی نەڵێن ئەگەر شانازە ئەوانە پێی نەڵێن ئەمە ڕاستیە تا دەبەرەوە هەتاوەکو ئێستا 18 کەس گیراوە کە هەمووی دەرەجەدار و زوبات و ئانم بابەتانەیە لە دەستگای زانیاری دژە ترۆر و دوو برای ئەم حاکم والیش گیراوە کە ئێستا لە ئەوەیە لە ناویچیە لە هەولێرە ئەمە 20 کەس زیاتر گیراوە باش عزیزان لەکوێ بەعەز وا بوو لەکوێ بۆ نمونە ئێستا جمهوری ئیسلامی حکومەتێکە 40 ساڵە بە ئاگر و ئاسن و دیکتاتۆر و هەمووان ئەو ڕاستیانە ئاساین ئەم حکومەتی ئیسلامی حکومەتی ئێران وانێ ئەمە ڕاستیەکە بەڵام کابرا مەکتەبی سیاسی حیزبی حکومەتی ئێرانە کۆمەڵەیە دیموکراتە لە 30 ساڵی ڕابردووە لە مەهاباد لە بۆکانە لە مەریوانە لە سنەیە خانووی هەیە ڕەنگە زۆربەی حیجز کرابێ بەڵام حکومەتی ئێران نایبە بۆ خۆی ناڵێ ئەمە مرچی منە ئەڵێمە هینی فلانە ئەندای مەکتەبی سیاسی حیزبی دیموکراتە یا کۆمەڵەیە ئەمە حیجزی لەسەرە نابێ بکڕین و فرۆشتی پێوە بکرێت تەواو نایبە بۆ خۆی کەچی ئێستا پاڤڵ و قوبات ئێستا من ئارا مەحمەد ئەگەر لە سێمانەیە یەک شقم هەبووە یەکسەر پاڤڵ داگیریە کرد بنمونە ئەگەر لە سێمانەیە ئێستا من مەتی عەزم بووە یەکسەر شەڕەزە قوبات داگیریانە کردیانەوە عەزێ ئەوە بێ داگیر کرێ بەڕاستی تەواو داگیریان بر ئەیان دزی بۆ خۆیان ئەمە چیکە بۆیە ئەگەر سەردەمانێ پاراستن و بنەماڵەی بازانی دەیان کەسیان لە هەولێر و بادینان لە شێوانەکان خستە ناو زیندانەوە ئێستا بنەماڵەی جەلال تاڵەبانی هەمان کار بە قێزەوەترین ئەمان بە ئاشکرا تیرۆر ئەکەن خۆشەویستان ئەمە کارە سادەکەیە تیرۆر ئەکەن بە ئاشکرا تەواو
ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە تۆ منطقی تیانی ئەی هاوار هەچی بیرەکەمەوە مسڵ مێنێ تۆ بشیت لە هەولێرا تیرۆرکەیت بچی کۆمەڵە سەرسەری بنێری لە بەردەر لە ژێر سیارەی ئەم کوڕەیە ئەم جیهازە دابنێت و بیتەقێنیتەوە ڕەحم بە ژوورناڵەکەشی نەکەی کاک بچی ئاکان بەری لەو دەشتا بچیت ئاوای لێ بکەی کاکە تا کۆتایی پیاتوە باشە یان مەجموعەیە شەلاتی بنێری لە ناو ڕانیە لە مەطعەمێکە مرادکانی کوردەی کە هەموو تەمەنی جەلالی بووە بچی خەڵتانی خوێنێکی دوو شەیدیکەی لەگەڵ سێ نەفەری سێ گەنجی داما و قوڵبەسەرە باشە ئەمە کارە ساتەکە ئێستا دوو ڕۆژە وەفدێکیان دروست کردووە خۆشەویستان دەیدەن بۆ لای گۆڕان و یەکگرتو و دادگەری وەفدەکەی کێ بێ باشە عەزیزانی من تۆ سێیان پیاوانە کوڕەکەی کۆسرت گامل یان دکتۆر میران تەتەڵە میران جا ئەوە خۆشەویستان دکتۆر میرانە کە ئێستا وەفدی یەکێتیە ئەچێ بۆ لای گۆڕان و بۆلێتەوە هیچ نیە جابانتین زەلامە ئەو کاتە لە لالەزار بوو وەڵا برادرە شەوێ تەلەفۆنم بۆ لالەزارە کرد لەگەڵ کوڕێکا قسەمە کرد وتی وەڵاوە دکتۆر میران ئێوە قسە لەگەڵاکە وڵا کە قسەمە کرد دکتۆر میران کرد سێرەکەم دەمی پڕ بۆ لە تف تۆقیوە ئەلەرزی وتم و چی دکتۆر بۆچی وا لێ هاتووە بەخوا وەستەکە خراپە کاگەرم جێرە و ئالەم بابەتانی ئەو نەجەبان بوو وڵا لە دوای تەلەفۆنەکەم داخسەوە بۆ برادرەم وتم ئاتخوا دەسێ لە ناوگەڵی دکتۆر میران بە وتی بۆ کاگەرم وتم زانێکە خۆی پیس نەکردووە باوەڕکە شەوتم بەدەستێک ناوگەڵی کەسکی بە ناوگەڵێت خوا وتی بۆچی وتم زانە خۆی پیس نەکردووە کاکە تۆقیوە ئەوە کاکە وتم داوشەجێکی ئێ دکتۆر میران بە میرانەوە دژاتی پافڵۆ قوبات کە ئای هاوار و جەبانتین زەلامە کاکە دەریکەن بە شاگرای من وڵاتی باش بۆ خۆی ڕای کردەوە بەلای پافڵۆ قوبات کاکە یعنی ئەم پیاوانە کاکە ئێستا دکتۆر میران وەڵام من وەفدی یەکێتی تو کەی پیاویتە لە بەرامبەر پافڵا بڵێن لە دکتۆر میران و نازانم کوڕی کۆسەدووانم بابەتە کەی پیاوان کاکەش وەفدی چی حاڵی ئەشرالەن چی بەخوا بڕێزان ئێمە بەم حاڵەوە لەگەڵ پارتیا ئەو من پێ ناکەی لەگەڵ کام حاڵەیە کاکە وەڵا پارتی هیچی نەکردووە لە ئێوە کاکە ئێوە چوون لەناو بەغا لەناو هەولێرا تیرۆرتان کردووە کادری خۆتانتان کوشتوین دەستگاکی خۆتان پێ خۆشتان تشتان ئەمە ڕاستیەکەیەتی ئێوە ئاکامتان تیرۆر کردووە ئێوە ڕۆشون مرادتان تیرۆر کردو ئێوە خەڵتان تیرۆر کردووە کاکەجان ئەجا ئەگەر دادگایەک بشەرەفی هەبێ نابێت بپرسێ لەوەی کە تۆ تیرۆرەکەی ئەبێ بەڕاستی بپرسێ کاکە ئاسان بێشەرەفی ئەوە بوو کە نەیپرسیایە من ئەزانم سەراحی سیاسیەکان ئەوانە هەیە بەڵام مە حەقەتەکەیەتی بەڕاستی کارێکی زۆر باش کاکە منە شاسوار کەی بەشەرە کاکە شاسواری چی کاکە ئاگاتان لەوەتی وەیە وتی بێژەکەی شاسوار قسەی کردو بەرامبەر بەو کوڕی ئەندام پەرلەمانەکەی خۆیان کاتی خۆی تەواو کاکەژیان عیبە بەڕاستی من داوا لەو خەڵکانیش ئەەکەم کە وەکو گەمژە بە دوای ئەم بازرگان ساختەچێ مەکەون ئەمە هیچ نییە بەڕاستی خۆشەویستی بەڵێ تەتەڵە میرانە کاکە ئێستا وڵات دکتۆر میران وەفدی یەکێتی میرانی چی کاکە پێڵە پاڤڵ پێڵایشی پێچوود ناکە کاکەژیان هەر پێڵای پێچوود ناکە تەتەڵە میران چییە کاکە بەقوڵمانتوانە کەی پیاونەوانە براشین جاشە لاوی شەرجەنگی لە لای داژێت باش تۆ ئێوەتانێ بە تەتەڵە میرانەوە بچ شەڕیەکی شەریەوە تۆقیوەوە کاکە بە قورئان تۆقی بوو لە ماڵی لاوی شەرجەنگی لە کاتی کولەتاکەیە تەلەفۆنم کرد بەخۆ داعش ابو بعد دەسێ بە ناوگەڵی بەلایەوە سێتی بوو دەست ناوگەڵی بەم کاکە وتم زانەکەت خۆی پیس نەکرد تۆقیوە براوە ئەو چیە لە چێکە لێ کاکە بڕۆ زەحمەت ئەکەی پیاون کاکەجی منیتر لەوە زیاتر کاتی ئێوە ناگرم عەزیزان و خۆشەویستانی من بەڵام ئەمانەی کە من ئێڵێم ڕاستیە هەمووتان لەوە تێبگەن ئەگەر مەسرور بازانی بەهاتایە کادرێکی خۆیانی لە هەولێر ئین لە سلێمانی یا لە هەڵەبجە یا لە کەلات تیرۆر کردایە هەمان هەڵوێسم بوو ئەو کاتە دژی مەسرور بازانی ئەگەر دادگاکەی سلێمانی بیان وتایە ئەبێ ئەم بکوژە بێتە سەرخەت و ئەبێ دادگای بکرێت من پشتێن بە دادگایشە کرد ئەمە یاسای ئارام ئەحمەدە خۆشەویستانی من ئەمە یاسای ئارام ئەحمەد تەواو ئێستا پاڤڵ و قوبات ئەم ترۆرەیان کردووە کەواتە ئەبێ پشتیوانی ئەو ڕائەبین کە ئەمانە ئەبێ بدەن بە دادگا بەڕاستی کاکە ئەبێ ئەم دەستگای ترۆر هەڵوەشێتەوە چونکە دژە ترۆر بەڕاستی خۆی ترۆریستە تەواو ئەم وهابە ترۆریستە بەمانای کەلیمە تەواو ئەمە بناقەشە هەڵ ناگرێ خۆشەویستانی من ئەمە عیلاقی بەسەر یەکێتی و پارتی و فڵان و فیسار و ئالەم بابەتانەوە نییە ئەم دەستگای دژە ترۆرە دەستگایەکە بۆ کۆمەڵە شەلاتی پێکاتوە لە کۆمەڵە شەلاتی و ئەمانە پیاوکوژی پاڤڵ و قوبادن و هیچ ڕەبتێکیان بە خەڵکەوە نییە و دوژمنی خەڵکی کوردستانن و خۆیان ترۆریستن و هەموو گروپێکی ترۆریستی ئەبێ قەدەغە بکرێت جا ئەم دەستگای ئەم گروپە هی سەر بە هەر حیزب بێ ئەبێ بەڕاستی قەدەغ کرێت چونکە ئەمانە ئەوە کامە سەرۆک کۆمەڵ عزیزان آخر قسە پێتان بڵێم لە بەخا ئێستا سەرۆک کۆمەڵ لەتیف نییە لەتیف ڕەشید لەتیفی جەمال و ئەلەم بابەتانە ئەمە نییە ئێستا مۆر و مشەما هەمووی لای شانازە خۆشەویستانی من
هیچ شتێک لەتیف نیە لەتیف گوێرەکەیەکە لەو گۆڕی یەک هەستە لەسەر ناکە پاڤڵ شاناس وەکو سەرۆک کۆماری عێراق وایە و مۆر و مشەما و هەموو شتێ ئیمزا هەموو شتێ لای شانازە و ئەم لەتیفە تەنها و تەنها دیکۆرێکە دانراوە ئەگینا ئاسڵی مەسەلەکە شانازە و لە بەغا هەموو شتێ شاناز ئەیکات تەواو اینجا ئەوەشتان پێ بڵێم ئاسۆ مەمەد هەر پیاکی خوێڕی ئاسۆ مەمەد هەر پیاوە ئاسوێکاکە جا شتی ئاسۆم لەلایەشی ئەخلاقیم لەلایە کاکە چۆن تعدای لە ژنی حیمایی کردووە و حیمایەکەی چی کردووە بەرامبەر بە ئەم بەعایلەکەی ئەم چۆنە هەمووم لەلایە بەڵام باسی ناکەم بەڕاستی باسی ناکەم اینجا بە شاناز ئەڵێم شاناز ئیبراهیم ئەحمەد لە ئێستاوە گوێ لە ئارام ئەحمەد بگرە تۆ زیاد لە 2-3 جار و بە شاهیدیشم هەیە شاهیدی زیندوو تۆ بە منی وت هەر کاتێ بێیتەوە بۆ سلێمانی من یاپراخ ئەزانم و یاپراخی خۆش و شاز و یاپراخی بۆکەم ئێستا تۆ یاپراخەکەی من قەزاری من حەقم نییە تۆژنی سەر و کۆماری و لەتیفە بەندا و دزی و چی ئەمە لای من نایخوا بەڕاستی ببی بەسەرۆکی ئەمریکا بی بەسەرۆکی هەموو دنیا خۆش و لەتیفیش یاپراخەکەی من قەزارم ڕەحمەن نەبێ بیژێمەوە بۆ بەغا ئەبێ یاپراخەکەم بۆ بکەیت شارەجان تا قەزاری بەڕاستی زانم یاپراخی خۆشە یان نا لەتیفە بەندا و دز دەی عزیزان و خۆشەویستان من شتیتر زۆر هەبوو بەڕاستی بەڵام کاتەکەم پێم وایە ئەوەندە بەسە 50 دقیقەیە قساکەم زیاتر بەسە حرمەتێکی زۆرم بۆتان هەیە ئەوە هەمووی واقع بوو کە من باسم کرد خۆشەویستانی من و ئەوەی کێشێتی ئیکا بەڕاستی نمونەی زۆر کەمە بەداخەوەم حتا بەداخەوەم بۆ سەرکردایەتی و ئەندام و کادێکێتی کە لە بەرامبەر ئەم بەربەرێتی پاڤڵ و قوبادا هیچ قسەیشیان نییە بەڕاستی جێگەی داخەراکەدا کە ئەویشێتیان ئاوا ڕسوا کردووە لە واقع ئاوا تڕیان کردووە خواتان لەگەڵ خۆشەویستانی بەخێرچ